ئەوەی کەوا دەکرێت لە وڵاتی فەڕەنسا بێ لە هەر شوێنێک بێ ئەوە بەڕاستی کاڵفام دەیکا بەڕاستی بێحورمەت دەیکا هەر خۆی بێعەقڵی بۆ دەمێنێتەوە هەر خۆی بێحورمەتی بۆ دەمێنێتەوە ئەینا بەخوا محەممەدی ڕەسوول الله صلی الله عليه وسلم خوا ناوی بەرز کرد وەڕەفەعنا لەکە ذیکرەک تازە بە کەس ناکەوێتەوە خوارەوە پاشان ئەوە هەر دژی پرەنسیپەکانی خۆیانە ئێمە ئەمڕۆ بە خەڵکی فەڕەنسا دەڵێین بە سەرۆکی فەڕەنسا دەڵێین ئەم پەیامە ئاشتێت بۆ دەنێرین بەڕێزان ئەمڕۆ دنیا لە قەیراندایە ئەمڕۆ دنیا لە قەیرانی کۆڕۆنادایە هەموو جیهانی گرتوتەوە لە قەیرانی بێکاری داین لە دابەزینی باری ئابووری داین ئێمە ئەمڕۆ دنیا وەکو جاران نەماوە هەمومان گوندێکی بچووکین هەمومان پەیوەندیمان بەیەکەوە هەیە هەر کوڕەکەی جەنابەت کچەکەی جەنابەت زاواکەی جەنابەت وا لە بەریتانیا لە فەڕەنسا لە ئەمریکا دەخوێنێ بازرگانی دەکات لجووی وەرگرتووە خەڵکی تۆ تا لە شارەکەی مندایە لە کوردستانەکەی مندایە بۆ ئێمە پەلاماری یەکتر بدەین بۆ ئێمە سوکایەتی بە یەکتر بکەین ئەی بۆ نەین ئێمە ئەم پاک و بێگەردەی ئیسلامی ئێمە بە هەدیەوی دەین بە ئێوە دە ئێوەش لە چاکیەکان و باشیەکان و پێشکەوتنی مادی خۆتان پێشکەشیکەن بە ئێمە بۆ ئێمە تەواوکەری یەکتر نەبین کەی دنیا ئێستا ڕۆژی ئەوەیەتی لە کوردستانی خۆشماندا بەڕێزان ئێمە کەی خەڵکمان هەڵبژار بچێتە پەرلەمان بۆ شەڕەدن و هیچمان نەماوە لەسەری کۆک بین کەرکووکە ئەوە کورد لەسەری ناکۆکە لە 151 خاکی کوردستانمان بەدەستی خۆمان لەدەستداوە هەر ئەوانێکی ئێوە دڵتان پێیان خۆشە هەر ئەوانە بوون دوێنێ لە گشتپرسیدا لە ڕیفراندۆمی سەربەخۆیی کوردستاندا پشتیان تێکردین هەر سێ چوار کوڕە شڕی فەقیری هەژاری خۆمان بوون پێشمەرگەکانی خۆمان دیفاعن لە خەڵکە دەکرد ئیتر بۆچی ئینسان تەمەلق بکە بۆچی ماستاوچێتی بکە بۆچی لەبەر خەڵک پاڕێتەوە بە شانازی بە دینی خۆتەوە بکەی ڕێز لە هەموو گەلانی دنیا بگری ئەمە پەیامی محەممەدە صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا ئێستا خۆی زیندوو بوویایە بێبەریە لەو ئاژەوانەی کە لە فەڕەنسادا دەکرێن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆی لە ژیاندا بوویایە بێبەری بوو لەوەی کە بچێت سەر کۆنسوڵخانەیەکی فەڕەنسی و یەکێ بریندار و یەکێ بکوژی چونکە ئەوە قورئانەکەیە قورئانەکە فەرمووی دینی خۆت بگەیەنە بە حکمت و بەلێزانی بانگەوازی خوا بەسەر زەویدا بڵاو بکەوە تسبیحاتی خوا بکە مزگەوتەکان بە جومعە و جەماعەت ئاوەدان کەن کاری خۆتان بکەن ئینا کەفەیناکە المستهزئین لێگەڕێ ئەوەی گاڵتە بە تۆ دەکا ئەو عایدی خۆمە خوا فەرمووی عایدی خۆمە تۆ ئەم ڕێبازی خوایە بەردەوام بێ عەرزم کردن چێ دڵسۆزی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم چ گەڕەکێک پێوەی دیارە زۆرترین پەرۆشی بۆ ڕەسوول الله هەیە با سەیریکەین جەماعەتی مزگەوتەکانی چەند قەرەباڵغە چەند نوێژن نەفەوتاوە چۆن ئەگەر نەشتی بۆ مزگەوت لە ماڵەکەی خۆتان نوێژەکەت بکە ئەوە باشترین دیفاع لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئێمە کوردستانین ئێمە میلەتی کورد بەویستی خوای پەروەردگار هەمیشە لە خزمەت ئەو پێغەمبەرە خۆشەویستە داین وتاری ئەمڕۆمان بەم چەندێ ڕوو چەند وشە جوانە کۆتایی پێدێنین کە دەڵێن تۆ چرابووی دانرابووی بۆ جیهانێک بە ڕەحمەتەن لیلعالەمین هەڵکرابووی قورئان هەمووی شاهیدیە کە ڕەوشتت ناوازەیە و بڵندیە کەسێک وەک تۆ نەبووە و نییە خۆشم دەوی زیاتر لە خۆم خۆشم دەوی زیاتر لە خۆم پێغەمبەرمی و ئومەتی تۆم معشوقی حەقم ئەڵڵایە و شەیدا منم سەرکردەم ڕەسوول اللهە و هەودا منم قورئانە بەهاری دڵم بیلبیلەکەی چاوی کوردان بە مەولود و سڵاواتی دەممانەوە بە پیر و لاو و منداڵ و پزیشک و ئەفسەرمانەوە بە نێرگزی شارە زور و بە باخ و دێبەرمانەوە بە سەلاحەددینی ئەیوبی و بە قازی ڕابەرمانەوە بە قانیع و پیرەمێرد و چاپخانە و هونەرمانەوە بە مێژووی هەڵپڕووزا و بە خاشی گەوهەرمانەوە بەچی کورد و کوردستان و ئاسمانی سەرسەرمانەوە بە قوربانی تۆی سەروەرین کوردێکی ئیسلام پەروەرین هیچ هێزێک نییە کورد و ئیسلام کورد و پێغەمبەر کوردستان و یادی مەولود لە یەکدا ببڕن